ئێمە بە ڕەنجی شانی خۆمان بە پارەی خۆمان ئەم ئیشانەکەین ئەچین بە پارەی خۆمان ماڵە سێنین تێرین قەرزەکەین کیلۆی خەیار لەسەر ئێمە ئەنشێتە 200 دینار ئەیوەن لە کەلار ئەیدەنێ 250 ئێمە دەواژنمانەیە کیلۆی ئەنشێتە سەر ئێمەوە 2000 کەرتی وایە ئێمە دێ 1500 باشە ئەمە بۆ یەکێنی یارمەتیەکمان بۆ حکوومەتی نێ پشتێکمان بوریە داواکەین ئەمە معناوەتەمانە بەڵاو بکەنەوە بە عالم پێ بزانین داواژنم هەیە حەقلی وڵاقم هەیە ماهین ماسیم هەیە هینی بامێم هەیە تەماتەم هەیە بە پارەی خۆم و بە تەوجیهاتی خۆم بە پارەی خۆم ئەیکەم و هەر زەرەکەم لەوانەیە ئیتر لەمە لا وازی لێ بێن ئاوا بڕۆ سەدانتەن ئینتاجمان هەیە لە بواری خەیارەوە هەروەها لە بواری تەماتەیشە بەدەیانتنمان هەیە لە بوارەکانی تریشە هەر لە کاڵەکەەوە بیگرە بۆ بیبەر بۆ بامێ هەزاران تەن و ئینتاجمان هەیە کەچی بازار ئەوەندە لەبار نییە هاندەر بێت بۆ ئەوەی تۆ پرۆژەکان هەوڵی گەورەیکەیت بۆیە هەمیشە جوتیار بەرەو دواوە دێت ئێستا وەرزی پێگەیشتنی بەربوومە کشت و کاڵەکانە کە وەرزی هاوینە ئێمە وەکو لادێنیشین لەم وەرزە وەرزی کۆکردنەوەی بەربوومی کشت و کاڵ و بەربوومی ڕۆکی لادیەکانمانە ئێمە وەکو لادەی داریمام چەند کێڵگەیەکی تێدا هەیە ئەمەیەکێکە لەو کێڵگانەکەەوە پرۆژەیەکی متەکاملە خۆیە بینێتەوە لە بەروبوومە کشت و کاڵەکان و هەروە بەروبوومی ئاژەڵی و پەلەوری کە نزیکەی سیبەی تێک خەیارمان هەیە لە ڕووی کوالیتیەوە بەروبوومی ناوخۆی خۆمان بەروبوومێکی فرێشی تازەیە کە یخینە بازاڕەوە دوور لە مەوادی حافیزە و مەوادی کیمیایی بەڵام لەم وەرزەدا بەهۆی دابەزینی نرخی بەروبوومە کشت و کاڵەکانەوە بەهۆی زۆربوونی بەروبوومی کشت و کاڵی لەم وەرزەدا و هەروەها نەبوونی مراقبەیەکی تەواو لەلایەندا و دەستگا حکوومیەکانەوە بۆ بەروبوومە کشت و کاڵەکان و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی ئینتاج لەم وەرزەدا کە وەرزی بەرهەمی هاوینەیە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کەوا بەروبوومەکانمان لە بازاڕە ساغ نەبێتەوە ئێمە وەکو جوتیار کێشەی سەرەکیمان لە ساغکردنەوەی بەروبوومەکانمانایە ئێمە کێشەمان نییە لە ئینتاجکردندا ئینتاجکردن وەکو پیشەیەک بۆ ئێمە ماوەتەوە بەردەوام کارمان لەسەری کردو ساڵە دوای ساڵ هەوڵمانداوە ئینتاجمان زیاد بکات ئینتاجیشمان هەمیشە لە زیادبووندایە بەڵام گرفتێکی سەرەکی کە ڕوبەڕووی جوتیارە بێتەوە ئەم کاتەدا بریتە لە نەبوونی بازار یان ئەو بازاڕی کە هەیە توانای ئیستیعابکردنی ئەم هەموو بەرهەمەی نییە کەوا لە کوردستانە یان لە لادیەکانی کوردستانە هەیە بە تایبەتی لە کوردستانە فرەڕەنگی ڕەنگە لە بەروبوومەکانمانە بوونی نەبێ فرەچەشنی لە بەروبوومەکانە بوونی نەبێت بەهۆی هەماهەنگنەبوونی حکومەت لە هاندانی جوتیار بۆ ئەوەی ڕۆڵی هەبێت لە گۆڕینی جۆر و لە چۆنیەتی و چەندەتی بەروبوومەکانی لادیەکانمانە ئێمە وەکو جوتیار دەتوانین ڕۆڵمان هەبێت لە تەواوکردن و تەواوکردنی ئەو پێداویستیانی کەوا شار هەیەی لە بەروبوومەکانە لەو نقوساتانی کەوا هەیەی تایدا جوتیار هەر جوتیارێک پسپۆڕەتی لە بوار و لە بەرهەمێکە هەیە ڕەنگە ئێستا ئێمە پسپۆڕەتیمان لە بەرهەمهێنانی چەند بەروبوومێکی کشت و کاڵیدا هەبێ و هەنێکی تر لە جوتیاران ڕۆڵ و کاریگەریان لە هەنێک بەروبوومی تردا هەیە و ئینتاجی پێەکەن لەبەر ئەوەی بەروبوومی ئێمە تەکلیفەی بەرزترە زۆر جار ناچارە بێ حکومەت بەشداری بکات لە هەڵگرتنی بەشێک لەو بارقورسێکەوە دەکەوێتە سەرشانی جوتیار ناتوانێت خۆی بەتەنها ڕۆڵی هەبێت لە هەڵگرتنی ئەو هەموو قورسایی کە کەوێتە سەرشانی لە تێچوون و تەکلیفە بەڵکو دەبێت بەشێکی لەوە حکومەت هەڵی بگرێت کە خۆی ئەبینێتەوە لە زیادکردنی زەریبە لەسەر ئەو بەروبوومانەی کەوا لە دەرەوە دێ بە تایبەتی لە وڵاتانی ئێران و تورکیاوە داخلی هەرێمی کوردستانە بێ ئەو بەروبوومانە کەوا داخل ئەبن ڕۆڵ و کاریگەریکی زۆری هەیە لەسەر نرخ کەوا لە ئەلوەکانە بوونی هەیە هەر کاتێک بەروبوومی دەرەکی بێتە ناو هەرێمی کوردستانەوە ئۆتۆماتیکی بە شێوەیەکی ڕاستەوخۆ نرخەکان دادەبەزێ خەیار نزیکەی دەتەن بۆ 15 تەن خەیار بەهۆی نەبوونی نرخەوە لە بازاڕە ناچار بووین لە بیهێنینەوە بیدەن بە ئاژەڵ و مانگەکانی خۆمە
لەبەر نەبوونی پلانێکی دیاریکراو لەلایەن حکوومەتەوە کە خۆی ئەبینێتەوە لە حکوومەت ئەبێت بەشدارێکی ڕاستەوخۆ بکات لە کڕینەوەی بەروبووم لە جوتیاردا لە ناو عەلوەکاندا ڕۆڵێکی سەرەکیە بێ لەواندا ئەگینا ئێستا بەروبوومەکان لە پێداویستیەکان زیاترن. جوتیار بە شێوەیەکی گشتی معاناتی هەیە لەگەڵ چەند شتێکدا بریتین لە ڕاستکردنەوەی بەروبوومەکانمان بە ئێمە لە بازاردا بە ئاسانی بۆ ڕاست نابێتەوە بە تایبەتی لە وەرزی هاویندا بەهۆی کەڵەکەبوونی ڕێژەیەکی زۆری بەروبوومەکانمانەوە و کێشەیەکی تر کە ئێمە هەمانە دابەزینی نرخە ساڵانە ڕوبەڕووی بێهیوایی و بێئومێدێکی زۆرە بین بەهۆی ئەوەی کەوا بەروبوومەکانمان ساغ نابێتەوە پارە ناکات بۆیە ناچارە بین لە زۆربەی وەرزەکانە بەروبوومەکانمان لەسەر شەقامەکان فڕێ دەینیانەک و دەیدەین بە ئاژەڵەکان بیخوات لە جیاتی ئەوەی کە بەروبوومێکی پاکە بگات بەدەستی مرۆڤی کوردستان و ئینسانی هاوڵاتی کوردی بەکاری بهێنێت.